کەرەسە بیناسازی یەکێکن لەو کەرستانەیە کە پێداویستی ناوخۆ بە زیادەوە پڕ دەکەنەوە لە ماوەی ڕابردوودا ئەو سێکتەری پیشەسازی بە تایبەتی لە بەرهەمهێنانی ئاسن و شیش توانیوێتی پێگەیەکی باشی هەبێ و هەنگاوێکی باش ببڕێ بۆ بەرهەمهێنان و دابینکردنی کەرستەکانی بیناسازی لە هەرێمی کوردستان و دەکرێت بڵێن ئێستا ئەگەر ئێمە باڵەخانەیەک دروست بکەینەوە دەتوانین بە کەرستەی سەرەتایی وەکو شیش و ئاسن و چیمەنتۆ بلۆک ئێمە باڵەخانەکە تەواو بکەین بۆ ئامادەکردن. ئەگەر بێت و باسی سێکتەری پیشەسازی بکەین دەڕووی بەرهەمهێنانی شیش و ئاسنە بینین لە هەولێر 11 کارگەمان هەیە و لە سلێمانی 5 کارگە لە دوو هۆک 2 کارگە و لە بەسڕاش 1 کارگە. ئەین تەنها لە باشوور و ناوەڕاستی عێراق تاکە کارگەیەکێش کەوتۆتە بەسڕا بتوانێت پێداویستی شارەکان دابین بکات، بەڵام پشتی بە هەرێمی کوردستان بەستووە بۆ هاوردەکردنی شیش و ئاسن. ئەو بڕیارەشی کە حکوومەتی هەرێمی کوردستان داوێتی لەبارەی کەمکردنەوەی باجی گومرجی لەسەر بەرهەمە خۆراکیەکان تا ڕادەیەکی باش کاریگەری هەبوو لەسەر ڕێگریکردن لە بەرزبوونەوە و گرانکردنی نرخی کاڵاکان، بەڵام ئەو بڕیارێکەوە باجی گومرجی لەسەر بەرهەمی کەرستەی بیناسازی شیش و چیمەنتۆ و ئاسن دانراوە، ئەمە تا ڕادەیەکی زۆر کاریگەری نەرێنی هەبوو لەسەر بەرهەمی کارگە خۆماڵەکان، چونکە کارگەکان دەڵێن ئێمە پێداویستی ناوەخۆی هەرێمی کوردستان پڕ دەکەینەوە بە زیادەوە، بەڵام هاوردەکردنی ئەو شیش و ئاسنەی کە لە ئێران و تورکیاوە دێت باجیان لەسەر کەم کراوەتەوە، کاریگەری هەبووە لەسەر کەمکردنەوەی نرخی بەرهەمەکانیان لە بازاڕەکانی هەرێمی کوردستان. ئەگەر بێت و باسی زیاتری سێکتەرەکە بکەین لە ڕووی بەرهەمهێنان، پێویستی بازاڕی عێراق هەرێمی کوردستان بە شیش چۆن دابەش بووە. ئەگەر بێت و باسی شیش بکەین ئەبینین 3,778,500 تۆن ساڵانە شیش بەرهەم دێ لە هەرێمی کوردستان و عێراق و شێلمان و بۆڕی 793,069 تۆن ساڵانە بەرهەم دێ. ینی هەردوو سێکتەرەکە توانایەکی زۆر باشیان هەیە بۆی بتوانن بازاڕەکانی هەرێمی کوردستان تەنانەت شارەکانی خواردن و ناوەڕاستی عێراقیشی پێ کۆنترۆڵ بکەن. پێویستی عێراق گەر بێت و باسی بکەین لە شێوەی دابەشبوون، ئەبینین کە 655 کۆی ئەو بەرهەمەی دابین دەکات کە سەروی 3 ملیۆن تۆنە و بۆڕی 1 ملیۆن و 180 داگیر کردووە و شێلمانی 1,500,000 کە 127. ینی بە شێوەیەکی گشتی لە سێکتەری بیناسازی هەرێمی کوردستان قۆناغێکی زۆر باشی بڕیوە و توانیوێتی بەشی هەرە زۆری پێداویستەکانی ناوخۆ لە شارەکانی خواردن و ناوەڕاستی عێراقی پێدابین بکات و ئێستاش ئەو بازاڕێک کە دروست بۆ لە هەرێمی کوردستان دەتوانێت ئەو باڵەخانە و خان و شوقانە یاخود ئەو سێکتەرانەی کە لە بواری خان و بەرەن ئەتوانێت بە شێوەیەکی زۆر باش کۆنترۆڵیان بکات. ئەگەر بێت و باسی بەرهەمهێنان بەراورد بە خواستیش بکەین لەبارەی شیشەوە کە ئەم ڕەنگەشینە بەرهەمهێنانە کە 132 و خواست 132 خواستی پێکەنەوە و 2,500,000 ئەمە خواستە، ینی هێشتان خواست زیاترە لە باتی بەرهەمهێنان. ئەگەر بێت و باسی خواست بکەین بەرامبەر بەرهەمهێنان بۆ شیشی پیشەسازی ئەبینین کە بەرهەمهێنان 126 کە زیاتر لە 3,788,500 تۆنی بەرهەم دێنێت بەرامبەر بە خواست کەمترانی. ئێستا لێرە ئێمە لە شیش لە بەرهەمهێنانیشی زۆر زیاترین لە بەرامبەر خواست تەنها 3 ملیۆنە. بۆیە ڕەخساندنی بازار بۆ کاڵەکانی ناوخۆ بە تایبەتی بازاری ناوخۆمان لە ڕێگەی بڕیارێکی ئەوها تا ڕادێکی باش کاریگەری دەبێت لەسەر بژانەوەی بازاری شیش و ئاسن و چیمەنتۆ. بڕی هاوردە شیش 830,000 تۆنە کە هاوردەشی دەکەین و با بڵێن بۆڕیش 400,000 تەن هاوردەی دەکەین. ینی ئێستا بەشێکی زۆری کارگەکانی بۆڕی دەکرێت بڵێن دووچاری ئەو زیانە گەورەیە بوونەتەوە لە هەرێمی کوردستان، چونکە بەشێکی زۆری کارگەکانیش لە ماوەی ڕابردووە دامەزران بۆ دابینکردنی بۆڕی بۆ بازاڕەکانی هەرێمی کوردستان. ئەوان ئەڵێن تا ڕادەیەک ینی کاریگەری لەسەر بەرهەمی شیش هەبوو، چونکە کارگەکانی شیش کارگەی گەورەن، بەڵام ئەوان کارگەی بچووکن و بەرگەی زیانەکان ناگرن. ئەگەر بێت و باسی کاریگەرەکانی سەر کارگەکان بکەین، گومرگ ئەمە بربەستێکی گەورەی لە بەردەم ئەو سێکتەرە و پلێت با بڵێن و ئاسنی هاوردەش کاریگەری هەیە. کارەبا نرخی کارەبا زۆر جار خاوەن کارگەکان گلەیەوە دەکەن کە نرخی کارەبایان لەسەر کەم بکرێتەوە بۆی بتوانن زیاتر پەرە بە
کارگەکان بدەن و سیکراب کێشەی سیکرابیشان هەیە کارگەکان چونکە بەشێکی زۆری ئەو کارگانە پشتیان بە سیکراب بەستووە بۆ بەرەمهێنانەوەی شیر ریسایکلین و سوتەمەنیش کێشێکی دیکەی بەردەم کارگەکانە کە نرخی سوتەمەنی هەم لەسەر ئاسی جیهان و هەم لەسەر ئاستی هەرمی کوردستانیش گران بووە بۆیە تێچووی بەرەمهێنانی کارگەکان لە ڕووی سوتەمەنیشەوە تێچووەکەیان زیاد بووە بە شێوەیەکی گشتی سێکتەری پیشەسازی لە بەرەمهێنانی شیش و ئاسن قۆناغێکی باشی بڕیوە و دەتوانێت پێداویستی ناوخۆ بە زیادەوە پڕ بکاتەوە بەڵام ئەوەی بۆتە کێشە لە بەردەم کارگەکانی ناوخۆ بەرهەمی هاوردەکراوە یاخود ئەو تێچووێک کە باسم کرد لە ڕووی زۆری خەرجیەوە بۆتە بەربەست لە بەردەمیان بۆ قسەکردنی زیاتر لەسەرم بابەتە لە تارانەوە گەیلان حاجی سەعید سەرۆکی یەکێتی هاوردە و ناردنکاران لقی هەولێر لە تارانەوە لەگەڵمان دەبێت لە ڕێگەی سکایپەوە کاک گەیلان ئەم کاتت باش ئەم بڕیاری دانان یاخود کەمکردنەوەی باجی گومرجی لەسەر بەرهەمی هاوردەکراوی بیناسازی شیش و چیمەنتۆ با بڵێن بۆڕی تۆ لە نزیکەوە ئاگاداری ئاین تا چەند کاریگەری هەبووە لەسەر کارگەکانی ناوخۆ وە چی بکرێت بۆ چارەسەرکردنی ئەو بابەتە سەرەتا ئەو کاتی ئێوە و بینەرانی کەناڵ کوردستان پاسان دەکەم بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە بۆ ڕپۆرتی کە هەر وەکو دەزانن ئێمە لە چەند ساڵی ڕابردوو لە دوو ساڵی ڕابردوو پرۆژەکان هەستان بە دوورین کار ناوخۆی هەرێمی کوردستان زیاد بکەین و بتوانین پێداویستی ناوخۆ پڕ بکەین ئەو هەنگاوی سەرمایەدارانیش لەو ڕوانگەوە هات کە حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆی ئەوەی کە پشتیوانی لە بەرهەمی ناو کەمێک لە باج و رسوماتی لەسەر کاڵایانە دانابوو کە ناوخۆی هەرێمی کوردستان بەڕاندێن بتوانین کارگەکانی خۆمان زیاد و بتوانین بگەینە ئاستی لە پێداویستی ناو ئەو بوو لەو دوو ساڵی ڕابردوودا کارگەکانی بۆڕی بەڵێ کاک گەیلان پێم باش بوو کە درێژە بە گفتوگۆکەمان بدەین بەڵام وا دیارە دەنگت بە باشی ناگاتە ستۆدیۆ و لە قسەکانیشت تێناگەم بەڕاستی بۆیە زۆر داوای لێبوردن دەکەین لە کاتێکی دیکە زیاتر باسی ئەو بابەتە دەکەین دیارە هێڵی ئینتەرنێتەکەت باش نییە بۆیە دەنگت زۆر بە خراپی دێتە ستۆدیۆ زۆر سوپاس گەیلان حاجی سەعید سەرۆکی لقی یەکێتی هاوردە و ناردنکارانی لقی هەولێر سوپاس کە لە تارانەوە لەگەڵمان بوویت